بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1950. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1950. شۆڕشی بارزان 1945 بۆ 1950. بەشی هەژدەم. بارزانی سەردانی تاشکەند دەکا. پێوەدی بارزانی بە سەرکردایەتی یەکێتی سۆڤیەتەوە تا دەهات پتەوتر دەبوو مۆرکی ڕسمی و ڕێکخراوەیی وەردەگرت. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی سۆڤیەتی تەواریش ڤۆڵۆشینیان کردە بەرپرسی پەیوەندی لەگەڵ بارزانیدا. مانگی ئاداری 1954 بارزانی و ڤۆڵۆژین گەڕانەوە تاشکەند. بەڵام سەردانی ئەمجاری بارزانی لەگەڵ سەردانەکانی پێشوودا زۆر جیاواز بوو. لە باڵە فڕگەی تاشکەندا هەردووکیان پێشوازیەکی ڕسمی گەرم کران لەلایەن کاربەدەستانی ئۆزبەکستانەوە. بارزانی چووە لای هاوڕێکانی و یەکایەکە لی پرسین و هەفتەیەک لە ناویاندا مایەوە. ئاکامی چوونی خۆی بۆ مۆسکۆ و بڕیاری کاربەدەستانی سۆڤیەتی لە مەڕ بایەخدان بە کاروباری وان بۆ جێڕانەوە. لە گەڕانەوەیدا بۆ مۆسکۆ ئەسعەد خۆشەوی لەگەڵ خۆی دابرد کە زۆر نەخۆش بوو. لە پایتەختی سۆڤیەتیدا ساغیان کردەوە. هەروەها عەلی محەممەد سدیق، عەلی خەلیل، سەید عەزیز سەید عەبدوڵڵا و محەممەد ئەمین میرخانیشی لەگەڵ خۆی دابرد کە ئەمانە خوێندنی بەرز لە زانستگەکانی مۆسکۆدا تەواو بکەن. جگە لەمانە بارزانی لیستەی ناوی 104 لاویشی ئامادە کرد کە بخرێنە زانستگەکانی بێلاڕووسیاوە. ئەمانە کران بە 4 بەشەوە و بەسەر زانستگەکانی سیراتۆڤ، گۆرگی، ئێستانۆڤ و تامبۆڤدا دابش کران. ژمارەیەکی تریش لە لاوەکان چوونە زانستگەی تاشکەند. بەم پێیارچی تەگەرە هەبوو لە ڕێی بارزانیەکاندا لابرا و هەموو ئازادیەکیان درایە کە بە سەربەستی تەواوەوە بە هەموو لایەکدا بگەڕێن. ڕەفتارێکی ئەوەندە باشیان لەگەڵدا کرا کە سەرنجڕاکێش بوو. سەردانی بارزانی بۆ تاشکەند ناو بەناو دووبارە دەبووە و لەوانەی دەپرسی کە نەختێ تەمەنیان زۆر بوو. بارزانی سەر لە کۆماری ئەرمەنستان دەدا. ساڵی 1956 بارزانی سەردانێکی بۆ کۆماری ئەرمەنستان ساز کرد تا لە چۆنیەتی ژیانی کوردەکانی ئەوێ بگات. ماوەیەک لەناو ئەو برایەنەدا مایەوە. ئاگاداری چالاکیەکانیان بوو، لەگەڵ گەورەکانیاندا کۆ بووە و پەیوەندی خۆی لەگەڵیاندا بەهێز کرد. ئەم سەردانی بارزانی بە نرخترین بیرەوەری کوردەکانی ئەرمەنستانە کە پشت تا و پشت بۆ یەکتری دەجێڕنەوە. بارزانی و پەلامارەسێ قۆڵیەکەی سەر میسر. بارزانی ئامادەی خۆی و گشت هاوڕێکانی دەربڕی بۆ خۆنووسین و چوونە میسر بە مەبەستی بەرگریکردن دژی دەست درێژیە سێ قۆڵیەکەی ساڵی 1956 ئەمە شوێن پێی هەڵگرتنی قارەمانی نەتەوەیمان سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بوو. سەرۆک جەمال عەبدوڵناسر ئەم هەڵوێستەی بە قەدرزانینەوە وەرگرت کە شیاوی ڕێز و سپاسە لە مێژووی تێکۆشانی هاوبەشی نێوان کورد و عەرەبدا. ماوەی نێوان 1956 بۆ 1958 گەلێک لەو لاوە کوردانی لە ئەوروپا با خوێندنەوە خەریک بوون، هەلیان بۆ ڕەخسا پەیوەندی بە بارزانیەوە بکەن و نامەی بۆ بنێرن. لەوانە عیسمەت شەریف و لێژنەی کورد لە ئەوروپا بوون. بڕوانە بەڵگەنامەکانی 4 و 5. جەلال تاڵەبانیش کە بۆ بەشداری لە میهرەجانی لاوانی دنیا لە پەکین ساڵی 1955 هاتوو بۆ مۆسکۆ. نامەیەکی تێر و پڕی نووسی کە بارودۆخی عێراق و چۆنیەتی ژیانی خێزانە بارزانیەکانی تێدا ڕوون کردبەوە. ساڵی 1957 نامەی دووەمی نووسی پاشان توانی بارزانی ببینێ. تەماشای بەڵگەنامەکانی 6 و 7 بکە. جەلال تاڵەبانی باس یەکەم چاوپێکەوتنی خۆی لەگەڵ بارزانیدا بۆ گێڕامەوە لە مۆسکۆ ساڵی 1957 کە چۆن لە کاتی ڕووبە ڕووبوونەوەدا خەریک بووە ببورێتەوە. تاڵەبانی یەکەم کەسی عێراق بوو لە ساڵی 1947ەوە بارزانی ببینێ. چاوپێکەوتنی بارزانی و گەلێک لە سەرۆکانی حیزبە دیموکراتیەکان و کۆمۆنیستەکانی وڵاتە عەرەبەکان درێژی هەبوو. یەک لەوانە خالید بەگداش بوو. هەروەها شاعیری ناسراوی کورد قەدری جان کە قەسیدەی بارزانی هۆندەوە. وێنەی بەدەستخەتی خۆی لە بەڵگەی ژمارە 9دا دەبینن. شاعیری گەورەش هەژار کە بۆ دەرمانکاری هاتو بۆ مۆسکۆ و ئەوسا لە سووریا دانیشت. ماوەیەکی گەشەدار. ئەو ماوەی نێوان ساڵانی 1952 1958
بارزانیەکان هێمنی و حەوانەوەی لە کیسووی خۆیانیان دەستکەوتەوە. لە پاش ئەو هەموو ساڵانەی پڕ لە گێژەڵۆکەی نیوسەدەدا پشوویەکیاندا و تۆڵەی ڕۆژە تاڵەکانی پڕ لە خەباتی خوێناوی دژی دەسەڵاتدارەکانی عێراقیان کردەوە. لاوە بارزانیەکان کاڵکێکی باشیان لە سیاسەتی فێرکاری سۆڤیەتی و دارفەت بۆ قوتابیان وەرگرت و کەوتنە سەر خوێندنی سەرەتایی و ژوورو، وەکو تینووی دەموشک هەڵات و بەربوونەکانیاوی خوێندن کە جاران لە نیشتیمانەکەی خۆیان دەستیان نەیدەگەشتێ. زیرەکی وریاییان گەشەی کرد و هەندێکیان باشترین پلەی زانیاری وەک دکتۆرە و ماجستێریان وەرگرت و بوونە پسپۆڕی ڕێبازەکانی زانست. ئەمەش هەموو لە سایی هاندان و پێشگیری بارزانیەوە بوو کە خۆی کردبوو بە نمونەیان و لەو تەمەنی 45 ساڵیەیدا قوتابی بوو سەرڕێی ئەو هەموو گرفتاریەی کار و کێشەی هاوڕێکانی و پەیوەندی دەرەوە و ناوی حکوومەتیدا. کورسی قوتابیەتی چۆڵ نەکرد هەتا زەنگی چواردی تەمووز لێدرا و گۆڕانکاریکی نوێ لە چارەنووسی بارزانیەکاندا سەری هەڵدا و کۆڵێک ئەرکی گرانی ترکەوتە سەرشانی کە ئەمەیان لە چوارچەوەی چارەنووسی هۆزایەتی و نیشتیمانی کوردستانی عێراق فراوانتر بوو. دەبوایە بەهرە و لێهاتووی ئەو سەرکردە درەوشاوەیە لە ئاسوویەکی بەر بەڵاوتردا بە شێوەیەکی ئاشکراتر خۆی بنوێنێ.